من باب سؤال برابو هاللي داوا باب الشان إمام محمد أبوه أبيش هالسمساري اللي داوا لكاسي مزراش هالزور عذابه نرى رويني هالزور عذابه السيد أبيش اللي داوا باب سؤال برابو هاللي داوا أما البخوما سيبرابو ينحسك من هاللي من دا كاكا عورام كاكا مصطفى أمش قادر أبيش تقولان هاللي من داوا داوا هو بوت بشر ست نزاد من وقي مال محمد إمام له نعم أول قبل زاري بشر دهات من هاللم دعوة هيج قرآني وقتي خوي قرآن عند خل اللم دا قرآن خلني ملا عند رقة الندات أو ملا دلال الشفلعي خدا في كماوة ولا سقزية عادي ملا دلال ملا محمديش كوري ملا حلي حمامان بو أولا دزي عايسة عبد الله بن كندي أو دو ملا إجازة ملا عند ملا كريم شادي كندي إجازة وردقر ملا محمدي حبشي إجازة وردقر أو ملا كريم عايز رخاء إجازة وردقر ملا سيد وحابي هاتدري ملا عشديكا ملا سيد محسيني قوة تبي ملا سيد أحمد أو تواتين زي إجازة وردقر لكن ملا أوراو لكن هذه ملا جلالي ولكن ملا محمدي والله ناردانا دوما مشتوم أقد تب حد زماني شيء على آخر الباوة من الامتداد بس بمولونا ما حد بس مثلا حتى بزريان دا الامتداد أما لا سبلا أخواه وكال عن ماوا تفرمو سبحان الله هيس كزميشتي وأخواني دعوتي أما بسواد بخوندن اشتكي دخلين أيش حرب بحرب ليدن خلطينا زور عجائب هو كان صار بيش بولاي والله باب من داليوا ماذا من داليوا أو قرآنية قالي ما تكون بيش الباب كردن هر وقت أوانا دمو ميدي دامنا هوا أو مكريوا بجيستي بهاش قرآن مو قرآن بوليس بي أوشم شالون كريم هل أوشم شالون شدوا أو كان صالة؟ شالون مجا كريم ويدي ودرمنا عدو بيفوتين أنا أزورم كريم وفلوتو متو فوتاندو ما هو ما درناتو أو هارفي دم كي خوشا زوريش كان صالة ما قادر أما زماني أحمد شام بيردي زماني أحمد شاد بيردي زماني أحمد شام بيردي وكريم مالت بوري كنبوم دوازده برخيان بو سيتوار بيلشان بو وانا مدلورات ما قادر بو بيامكي خالة مرة سنك لبال مرو أوانا بوي لا والله ولا قمي الشيخ محمد يكون الشيخ ابن هاني عندي خوش دويستين دي قلت فقير عالم وقت مروان زريان نيكرو بيلمان نبو ما قادر لكن جوا أوا نيوي هنركي تو داكود لسر لإصلاح كردستان دا حموي بنيوي قال مرة بأرحال ضد ناس ضل قال مرة شمشاري قال مرة لكن جو بخذ زانيت كولا أوا هنا ركض حمو كسرك هي زانيوا لا لميزة ترى حتى بيجا ويقرا راديو نكراب وراديو نبو هنيوم هبو أقر راديو سكراوا أخو ترى راديو نبو لبيش همو راديو إيران دا كرماسان راديو الراديو كرماساني هات اللي دوام ليم دا أو دا اللي أول جاد كرماشان لده أيوة والله قال لي اليوم دا دوباره رادمان ساس كل التاراني برجان التاراني اللي وزلم دا أو دا اللي كاخي ناوران حلم دا زور بالا روي بمبيدي تنام زماني أحمد شاي نوكري مارا بوريا كمبو ددواتا برخم دلوران با دوشي لجو تشيليك كنم جو تكوشي تشانكو قريب من جو تكوشي إيدي أقل درات هذا يارب في خاصي لكوي أوا لكولي جاي شو رويش مزور ديو أمريكاش مزور إيدي تاق معبو أو يقدو صالي سكتي قلبي قلبه وين راحت والصغاري دكتور فايزي بيتر كلمه ما الحد اشتيسو سماني قاضي محمدي بير مرقب ومقا قاساهم قاضي خوي تسليم بدولتي كردوا لبر ملتي تنام لم تباد بازاني بيكل
تی با بڕۆین دەتکوژن تی مەلا مستەفا مەلاگان ئەمن ناتوانم با ئەمن بکوژێن میلەتەکەم نەکوژێ ئەم خۆم بە قوربانی بخۆم ببرام و خۆم بە قوربانی ئەو میلەتەی دەکەم میلەت حەقینێ بڵاو بێتەوە بە هیچ وێدا بڕوە ئەو کارە نەعاز بێ چاک بوو بێ ئەمن کردومە ئەمن سازم کردو ئەمن کردومە هەر دەبێ ئەمنیش بکوژێن خەڵک حەقینێ دەوڵەت میلەتەکەی خۆی بکوژێن ئەمن ئەو کارم کردووە ماوە قادر کێت خۆش دەویست لەو هونەرمەندانەی کورد ئەوەی دیبێتت کێت پێ چاک بوو ماملەم خۆش دەویست تایەر تۆفیقم خۆش دەویست مامۆستا عەلی مەردان خۆشم دەویست حسێن عەلیم خۆش دەویست حەسەن زیرەکی ڕەحمەتی ماوە قادر لەگەڵ مامۆستا حەسەن زیرەک تۆ هیچ کاری موسیقی نەکرد لەگەڵ حەسەن زیرەکی پێکەوە ئەوە دەمی مۆزیقی نەبوو هەر کەس شتێکی زانی بە ئیدەوە نێوی دەڕۆی چوین پێکەوە بوون لە بەغدایە ئەگەر ئەو کوڕی ئەلحان وە دوا پاتووە ئەو کوڕی ئەلحان وە دوا پاتووە دوێم کوڕی حەسەن زیرەکیم کەەوە کوڕی گەوەرەیە ئەو گەوەرەیە ئەگە عاشقی بوو لە بەغدایە کوتی قادر چم لێ دەکەی وتم بۆ کوتی ئەوە دڵم دەتۆقێت تۆ لێ پرسەکان نێرچە ئەمیش چم خوشکم عیب نەبێ ئەتوانێ و تێبا بکەم کوتی بۆ کاکەکان وتم پێم خۆشە لەبەر حەسەن زیرەکی نێوەکەت بزانێ ممکنە گۆرانی مۆرانی بۆدانە کوتی نێوم گەوەرە هەر دەست بەدێ ئەو گەوەرەیە کوت گەوهەرێ هەی گەوهەرێ سنگتکە حەوزی کەوسەرێ خۆشترە لە ئاوی زمزم حەزادی دێنە سەرێ ئیدێوە دەستی پێکرد گەوەرێ ئەو گەوهەرەیە بڵاو بۆ دەناکەل گەوهەرێ نەدەزانی چشە دە زەمانی شایتا لە کاخی ناوەران ئەگە دەستم بە شمشار لێدانێ کرد کوتیان دەبێ دەدا قەشم شاری لێدەی ئەگەر دەستم بە لێدانێ کرد وەڵا هاتن لە کنمدانیش حەسەنی کەسایی هار لە کنمدانیشت و فەرمێستی هەڵوەران دا هیچ کە نەی دێراندا لە حەسەنی کەسایی چات لێ نێداوە فەرمێستی هەڵوەران کوتی ئەوەیە هونەر حتا وەختی نان و چای نانێژە من دمی لێ بکەمەوە کوتیان دەبێ حتا دێتە وەختی نان و چای فەقەت ئەو شمشاڵە بێ جەمی کاتێر ئەوەندەی پوڵ ناردم بۆم بردەوە لە پێشم داناکتم ئەم بە پوڵ کار ناکەم ئەمکتم هەر ڕۆحمێ و خوڵان دەوێت ئەمدنی عەجایب بوو قەت دەستم پێ نەدەگرت جاردار نەبایە ئەنعانەگە دەستی لێ بەردەدەم لێ بتێک دەچێت دنیا بە چەند کەسەوە نەماوە خدا نێردیوانێکە دایناوە هەر نەویان بڵین دەکا و بڵیندان نەوی دەکاتەوە ئەوە حەقیقەتی هەیە هەر نەویان بڵین دەکا و بڵیندەکانی نەوی دەکاتەوە داوە هەروە بووە داوە دنیا وەرکرد نەڕۆیوە هەتا هەتایە هەزاران دەورە گۆڕاوە هەزاران گۆڕاوە هەر دەست گۆڕێ ئەستاش هەر دەگۆڕێ هەتا دنیا بمێنێ ئەو دەورە بە هەزاران دەوری دیکەش دەگۆڕێ فقط دەبێ کار لە ڕووی موسڵمانەتێ و لە ڕووی ئینسانەتێ و لە ڕووی چاکێ و لە ڕووی پیاوەتێتی حیسابی کارەکانت بکەیت ئەو قالب و بەدەنە جوانی نابێڕێ ئەلان ئێوە فێری ئەو جیای بوو نادەم حەشیشە ئەدی گەڵاسە بەڵاسە ئەوە دەی چشن ئەوە چێون ئەو بەدەنە جوانی خۆت بەو گۆی لەبەی یان تریاک ئەلان ئێرە هەزاریان کەسی تێدا تریاک دەکەشێت هەزاران کەسی تێدا بڕۆ سەر تۆمای لاپڕە لێ کەوتون وەک بۆل ئەو پارکە وا هەتا ڕۆژ لەوێ دەکەوێت دەمێنێتەوە داوانە حیفە قالب و بەدەنە جوانە و ئەو گۆشت و ئێسکە خاوێنە خوڵادایە بە تۆ بەشتی پیسپیس لە بینی بەری نابێ لە بینی بەری دیگە لە بینی بەری تامی چێ خداش پێی ناخۆشە پێغەمبەری پێی ناخۆشە حەقی بەشەرە پێی ناخۆشە دایک و بابت پێی ناخۆشە خوا دایک و بابت پێی خۆشە تۆ زەلیل بی پێی خۆشە نالەبار بی پێی خۆشە ڕوود بی ناوەڕە لە نێو شار خەڵک لەگەڵت چۆن باشن ماڵیان ناوەدانێ وەڵای ئەوە 24 ساڵە بەخێو دەکەن وەڵای زۆر چاکن بەڵام شتێک حاڵت خراپێک وەڵای زۆر چاکن ماڵیان ناوەدان بێ زۆریان لێ مەمنون بەقەت دنیایە نابە خاوێر ئەو هونەرمەندە گەورانە بۆ خۆت دەزانی هەموو کەس هەر زمانێک دەبێ بمرێتی وایە ئەرێ وەڵای ئەو هونەرمەندە گەورانە هەمیشە لە پێش مردندا بۆ خۆیان شتایەک دەڵێن ئەگەر من مردم بمرە ئەو جێگایە بمنێژن تۆش ئەگەر پێت ناخۆش نابێ منەوە لێ فرسم چیمان جواب بدەیەوە
من بخون وستم كردو بمبنا كلمة مستهجر يهمني لما باتي يواش ابو كاني داري لكن عسل زيرة التنازين ام مش بيهم خوشة بش مكنه وبيا وقورانا پێت خۆش نییە لە بۆکان بنێژن پێم خۆشە ئەمە ئەوانم زۆر خۆش دەویست ئەوان دۆستی سەمیمم دەولت بە قاچاقیم دەگەڵ بوون مامۆستا هەژار مامۆستا هێمن قانەح ئەوانم بە قاچاقی دەگەڵ بوون عەزیزی بێسپی قادر شەریف مەلا ئاوارە مەلا بێکەس ئەوە هەموو دەگەڵ بوون مام قادر هیچ ئارزوویەک هیچ دڵخواستێکت نییە بۆ خۆت نەوەڵڵا تازە لە هەموو شتێک کەوتمە سەری تۆ تازە کە کابرا ئاوەی لە هات لە حەوسەلە دەکەوێ ئارزووی ئەوەندەم هەیە زەلیلم نەکا هەر ئەوەندەمە یەخوا زەلیلم نەکا